جا هەر لە ئاشاوە کۆمەڵێک شتی دیکە هەیە لەولای هەردووکان ئەکسسوارات و شتی جوان ئەوەش قەپاتە دەنە شوێنێکی زۆر خۆشەوە بزانین لەولایە چە هەیە. ئۆ ئێرە شوێنی گەشتیاریە کورسی و عائیلە لێرە دادەنیشن بەڕاستی شوێنێکی زۆر زۆر خۆشە زۆر کەشەکەی خۆشە لە بۆ سەیرانکردن و گەشت و گوزار. ئەو گۆرانیە خۆشەی چانتای زۆر کوردەواری و جوان لێرە هەیە. دەترسم ئەجە بەخوای قسەیتی ها بێگانە ئەو هیچی تو نازانی بەس قزم و دۆشتی تو دەستانی و لێت دەدا هەر بۆتم پێتان برم. لێرە شەلالێکی زۆر خۆش هەیە دەمەوێ بە دڵنیاییەوە بچمەوێن دەریش جا خەڵکی لێیە منداڵی جوانی لێیە. جا با بچینە لای شەلالەکە ئاوەکی زۆر جوان لەوێ هەیە خەڵکی زۆر جوان و منداڵی زۆر جوان لە لای ئاوەکە. هەروە سەبر گۆرانی خۆش لێ دەدەن کەشەکە خۆش دەکەن لە بۆ گەشتیاران. ئەوەش ئاوەکە بۆی باسم کرد وەرن ئەو ئاوە جوانە قەت بەلاش نییە دەڵێم کوردستان بەهەشتە بەهەشت. واو ئەو بۆنە خۆشە ئەو بۆنەها پڕ ئۆکسجینە زۆر خۆشە بەڕاستی نازانم ڕێنیە بەسەر بکۆم دەنە زۆر خۆشە ئاوەشی جوان لەولایە دێتە خوارێ ئەو گەڵایانە ئەو هاتینەتە خوارێ بەڕاستی ئاشاوە لە سەرسان شوێنێکی گەشتیاری یەکجگار دڵگیر و خۆش و تایبەتە.